بودجە ڕاستە یەکێک لەو بابەتانەیە کە بە شێوەیەکی کاتیش بهێستا سیاغەیەکی گونجا و دۆزرایتەوە بە تایبەتی لە بۆ 2019 کە بتوانین 2019 تێپەڕ بکەین بەڵام لە هەمان کاتیش هاوکاری یەکتر بین بۆی سیاغەشی گشتگیر و دائمی ببینینەوە کە لە بەرژەوەندی گشتی خەڵکی عێراق بێ و بێگومان حکوومەت یاریمی کوردستانیش بەرژەوەندی هەموو خەڵکی عێراقی دەوێ و لە سەروی ئەولویاتیشی بەرژەوەندی خەڵکی کوردستانە. ئەو ڕێکەوتنی کە تا ئێستا لە بینی هەولێر و بەغدا هەیە نەخێر بە بەردەوامی لە مانگی سێوە کە هەوڵدرا ئەو بودجەی کە بە بەردەوام بێتنەوە دێتن و ساڵی ڕابردوو لە مانگی 2018 بڕێک پارە دەهات کە کاریگەری لەسەرەوەی هەموو پێداچنەوە بە ڕێژەی پاشەکەوت بکرێت. ئێستا پاشەکەوت بە یەکجارێکی نەمایە ئەوش بەهۆی بەو بڕەپارێکە لە بەغدا دێتن بەهۆی فرۆشی نەفت و داهاتی ناخۆ دەکرێت موچەی بێ پاشەکەوت بکرێت. بەڵام ئەوەش ناگەینیت کە گرفتەکان چارەسەر کراون. ئێمە دەبێ و گرفتانش هەوڵ بدەین چارەسەر بکەین و پەیوەندی لە نێوان وەزارەتی دارایی هەولێر و بەغدا بە بەردەوامی هەیە و پەیوەندێکی باشە. فڕێمی کوردستان و لایەنە سیاسیەکانیش بە مەبەستەی بەشداریان لە حکوومەتی بەڕێز عادل عەبدولمەجید کرێ کە هەوڵ بدات کێشەکان چارەسەر بکات بەڵام لە هەمان کاتیش پژگیرێکی تەواوی هەرێمی کوردستانی هەیە. هیوادارین کە سەرکەوتوو بیت کە سەرکەوتنی ئەو حکوومەتە بە مانای ئیستیقرار و گەشەساندن و چارەسەرکردنی کێشەکان دێت.